قسەی ئەمڕۆمان لەسەر کوالیتی جیاوازی عێراقی بەبیرتان دێهێنمەوە بەڕێوەبەری پاسپۆرتی هەولێر باسی لەوە کرد لەسەری ساڵەوە پاسپۆرتی تازەی عێراقی دەردەچێ یانی ئەوانەی کە نیازی سەفەریان نییە پەلە مەکەن لە نوێکردنەوەی جیاوازەکانتان چونکە ئەگەر جیاواز نوێ بکرێتەوە باشترەوەی تازە وەرگرن کوالیتی جیاوازی عێراقی چۆنە چ جۆرە ساختەکاریەکی بەرامبەر دەکرێت ئەو جیاوازەی کە لە داهاتوو دروست دەکرێت بە چ شێوەیەک دەبێت لە چ وڵاتێکەوە نزیک بێت ئەحمەد تارق ئەفسەر لە بەڕێوەبەری نیشتنگەی هەولێر میوانمە جەنابی نەقیب بەخێر بیت باشە بۆچی جیاوازی عێراقی لە خوارەوەی ڕێزبەندی خراپترین جیاوازەکانی دنیاە خراپیەکەی لە چییە خراپیەکەی لە چییە کامرانجان یەکەم شت کواڵەتی دروستکردنی پاسپۆرتی عێراقی کواڵەتێکی نزمە ینی لێ مەسەلەن وەک پاسپۆرتی ئەوروپی نییە مەسەلەن پلاستیک بێ یان مەسەلەن چیپی لێ بێ یان مەسەلەن يعني سماتي أمني بقوتي ليبي وكل لو أنا مثلا يك لو أنا سماتي باسبورتي عراقي وترمارك كي بسيط ليه زوزو بسيطة آسانة زوزو طبيعي آسانة لقر مايكرو برينت كي هر زوزو بسيطة أو مايكرو برينت نية مثلا فيزي شنغن مايكرو برينت ليه يعني كداخل يعني بميكروسكوب يعني بناظور سيريكي بدوربين سيني ناو دوربين كاش عين السمي أمنيتيا أو ندبق قوتها يعني السمي أمنيتيا يعني ناو مايكرو برينت كي كشوازي كي زوزور كواليتي كي برزة لهما كات اعتيادي ورقة كبلاستيكي بسرويا يوفي كي بسيطي أو يستاهل دسته ساخته أو ساخته أو باسبورته ساخته باسبورتي عراقي وساخته شو باسبورتي عراقي وساخته كشي بأساني كراو يعني باشا تسند دلنا ولاتان نهندري بلام شي كان أما دبي باسيو بكين كجوازي باش وجوازي خرابيش سيا همو جوازك ساخته دكري همو جوازك لو دنيا ساخته دكري همو جواز بيانوي دتوان بي بيانوي هر باسبورت كان بيو ساخته كان باش او همو جوازي استاد بينن لبردمي منها يزوربي ولاتانا لا فروق خانين يضولتي هولير سليماني دروازه سنوريه كان حتما بشي او استا لهولير جيرا ولا فروق خانين يضولتي هولير هاو شوي ام افسر بريزا خلقي كبوه من دم يسرنجي وراب كيرشم لا المانيا جوازي تزوير كردو جوازي كي ولاتك 6000 يورو 6000 يورو دا والله 6000 يورو دا سفري مصري كردوها سن ولاتێکی تراتۆ تا هەولێر دەگیر کراوە من حەز دەکەم لێ هاتووی ئەفسەرانی خۆشمان بخەینە ڕووکاکە چەند وڵاتی کردووە لە ئەڵمانیا دەرچووە بەڵام لە هەولێر گیراوە باشە ئەمە تەزویر کراوە جوازی تورکیە ئەمە وڵاتێکی ئەمە تۆڤۆلۆ جەزیرەیەکە لای ئەمریکاوە ئەمە ئەوە دومینیکا ئەوەی دەفتەرەکە ساختە کراوە سەیری ئەم جوازە بکەن نازم لێتان دیارە دەتوانن باشە کامێرەی دوو ئەگەر بتوانن ئەمە جۆری جوازەکەی خەڵکێک دەفتەر بەمە دەدەن دەفتەرەدا بۆ باشە ئەمە ساختەکەی چۆن بۆ چۆن زانیتان ینی بۆ نمونە یەکەم شت هەموو پاسپۆرتێک سیماتی ئەمنی هەیە وەک وتم باشە یەک لەوانە مەسە وتم مایکرۆ پرینتە لەتەر پرێسە مەسەلەن وەتەرمارکە جۆری کواڵیتی نوعيتي باسبورت كان مثلا جاروا باسبورت دروست كريه مثلا سو ليره مايكرو برينت كان بو كردوها بلام كبا ناظور سيريكي فرق هذا بس بناظور سيري طبعا ودوش لي هاتو كارمندان وافسراني اما بس سيري كم بدس والله برافو بس او اما يعني لولاتانش بو شوي لولات طبعا وكانت ريش همو يعني همو كسك دانان اللي وجاني الا كسك يعني خبريها به باش اواني ترسي اما او ترافل دوكيمنتي الماني باشترين جواز ألماني شو ساخته كراو كامران جواز نية ساخته نكري زحمتها أوي عراقي قصي لسر دكري أوي لباقراوند إي أمريكا مواي أمريكا يقلد جواز بقوته كان استا بنويتيش نون يانكرو كليانا بلاستيك بيشتر ورق يعني هم بو كاديبو بلام بهمان شيء وهم سمتك أمريكا دابو بلام لسر أوي كواب خوي بقوته أصلا بقوتري ياكر باشا كديانا بلاستيك كاك أحمد بيمبلي أجر جوازي عراقي نوي كرايو كواليتي كي برزبو شو السودية كي دبي طبعا يكمشد ريجري أكري لا أوي كوا باسبورته بهيج شيء ناتاني تزوير بكري لا برو أجر تزويرش بكري ديارة سما مثلا كوا باسبورت ألمانيا بلام أو باسبورت ألمانيا كتزوير بكري ديارة ده يعني وقت عراقي كيني سفر مو عراقي كتزوير أكري يعني إلا أكبر كسيك زور شهر زي ليبي زور شهر زي إنجا أزاني كتزويره ألماني بس مجرد دستكاري كردنيكي بسيط دارك كتزويره ألمانيا هولنديا فرنسيا همو ولايات كاني خاصة اتحاد أوروبي كنديا أمريكيا
يعني زۆر يعني لەوانەیە چێ دەباتە پەنابردنە بەر ساختەکردنی جیاوازی عێراقی بۆ نمونە ئەو کەسانی کە ناوە خۆیان لە دەرەوەی خۆی عادەتەن ئەو کەسانی کە مەسەن پاسپۆرتی عێراقی ساختەکەن ئەو کەسانە کە مشکلیان هەیە مشکلی مەسەن ناویان داواکراوە یان مەسەن تاوانیان کردووە یانی بجێن خەرزارن کابرا توهمەی لەسەرا یعنی مەسەن داواکراوە ئەو کەسانەیە کە بۆن بن پاسپۆرتی ڕەسەنی خۆیان سەفەر بکەن تووشی کێشا بنە گیرێن ئەو کەسانە هەڵەسن بە گۆڕانکاری مەسەن داتای پاسپۆرتیان یان ئەڕۆن پاسپۆرتێتر ئەکڕن بە پێشتر داتای گۆڕاوە بەس ڕسمی ئەوی لێدن یان ناوی و موالیدی خۆیان دەگۆڕن یان جار نەفرێ پیتێک دوسێ پی لە ناوەکەیە گۆڕێ ئەوانە ئەمووی داخلی بابەتی تەزویرە بێ باشە ئێستا قسە لەسەر ئەوەیە پاسپۆرتی عێراقی لە جیاوازی ئەمریکی نزیک ببێتەوە بەڵێ ئەو کات کە ئەمە کرا پاسپۆرتی ئەمریکی ئەمریکی لەبەرەوە نوێ کراوەت ئەمە ئاسانە یان ناوەڵڵا کاکەمە هیچ ئاسان ینی ئاسانە ئەفەن نەک زەحمەت نییە مەبەستم لەوەیە بۆ حکوومەتی عێراقی ئەومدا ئاسانکاری دەکرێت کوالیتەکەی بگات بە پاسپۆرتی ئەمریکا ئەگە بیاوێ زۆر ئاسانە کاک مەسەلە پارەیە مەوزوع پارەیە تو بتوێ پاسپۆرت بە کواڵیتی بەرزکەی گومان پارە زیاد بدە باشترین کواڵیتیت بۆ دروست دەکرێت ئەی ئەگەر ئەو کاتەی گۆڕانکاری ئەو کات لە ڕێزبندیەکەش دروست دەکە ئەگەر يعني نوعا ما بڵێ لەبەرەوە تو خۆت ئەزانی قووەتی پاسەپۆرت عادەتەن بە کواڵیتی حساب ناکرێ بەو قووەتی حسابی کە بە ئەو وڵاتانی پێی داخلێ بێ ڤیزە بەس ئێستا ئەگەر عێراق و ئەفغانستان بەراورد بکەی خۆ ئێمە زۆر دەوڵەمەندترین تەسەوەر بکە پاسپۆرتی ئەفغانی لە کواڵیتی لە عێراقی بەرزترە یەمەنی لە عێراقی بەرزترە يعني پاسپۆرتی سودانی لە عێراقی بەرزترە سودانی یەمەنی ئەفغانی بە خودی خۆی پاسپۆرتی ئەفغانی یعنی زۆر بەرزترە کواڵیتی لە پاسپۆرتی عێراقی باشە ئەوانەی کە ساختە دەکەن لە ناوخۆنیان لە دەرەوە ساختە دەکرێت زیات ئەوە کامەرەنجان جار وایە لە ناوخۆیکەن جار لە جهتێکی یعنی وڵاتانی تر ساختە ئەەکەن وەک گوتم مەسەن کابرا عێراقی ئەوێ ڤیزەی شنگن تەزویرکە زۆر جارەوە لە دەروی وڵات تەزویرەکرێ ئەو بابەتانە ڤیزەی شنگنە ئیقامی ئۆڕۆپیە ڤیزەی ئەڵمانیا مەسەر ئەفۆن ڤیزەی کەنەدا ئەمریکا گرین کارتە دیۆدیە ئەفۆن ئیمیکارتی ئوسترالی کەوای بابەتەکان زۆرن بە گۆڕینی کوالیتی جیاوازی عێراقی تا ڕادەیەک ڕێزبەندی عێراق طبعا گۆڕدرێ نەقیب ئەحمەد طارق ئەفسەر لە بەڕێوەبەراتی نیشتینگەی هەولێر زۆر سوپاست دەکەی کە زانیاری باشت بێ دەست خۆش